ئەمە خەونێکە کە ئەردۆغان خەوی پێوە بینێ ئێوێ ئەو دەسەڵاتەی کە ساڵانی زوو سڵتەی عوسمانلی هەیبووە بەسەر شوێنەکانی داگیر کردووە پاشەوەی کە شکستی هێنا لەلایەن وڵاتانەوە گێڕایانەوە بۆ قاوقەکەی خۆی و ئەو وڵاتانی کە داگیری کردو لیان سەنەوە لە معاهدەی لۆزانە ئەو بەشانیان کە ئەو داگیری کردبوو لیان سەنەوە ئێستا 100 ساڵ تێپەڕێ ساڵێکی ترەوە 100 ساڵ تێپەڕێ بەسەرەوەی کە ئەم معاهدەیە ئەم پەیمانە کۆتایی پێبێ وەک خەوێک ئێوێ جارێکی کە بێتەوە داگیرکردنی وڵاتان کە ئەمە لە لای من مەڕای من خەوی چۆلەکەیە چونکی باوی ئەوە نەماوە وڵاتان داگیر کرێ نمونەمان لەبەردەسایە کاتی خۆی بەریتانیا لە حربی عالەمی دووهەمە هۆنگ-کۆنگی داگیر کرد بە معاهدەیەکی بۆ چەند ساڵی زۆر متاکید نیم 75 ساڵە چەنە 75 ساڵەکە تەواو بوو ئێستا سین بەو عەزەمەتەی خۆیەوە ناتوانێت هۆنگ-کۆنگ بێنێتەوە ژێر ڕکێبی خۆی لەبەرەوەی کە 75 ساڵ لە ژێر نفوذ و کلتور و سیاسەتی بەریتانیا بووە خەڵکەکەی بەو شێوەیە تەربێت دراوە 75 ساڵ زۆرە سەدان جیل بەخێو کراوە لەسەر ئەو ئاقلەتەی کە هۆنگ-کۆنگ شوێنێکی سربەخۆیە ئێستا ئەم بێوێ ئەو شوێنانە داگیر کاکە خەریتەی عالەمی تەسبیت کراوە وەکو خەریتەی شەرقی ئەوسەد بێوێ گۆڕانکاری تیا بکە بە هیچ شێوەیەک ئەو خەوی بۆ نایەتە دی ئەمە نازانم من چۆنی ئەمانە بیرەکەنەوە یعنی هەر لە خەوە خەیاڵان لەژینا خەڵک لە ئاسێکی تری سەقاپیایە خەڵک لە ئاسێکی ڕۆژنبیری ترایە خەڵک لە پێشکەوتنایە تەکنۆلۆژیا لەو پڕی پێشکەوتنایە شتەکان وردە ئەمە ئەوێ پێشەنی ئەو کە ڕۆژە لە ڕۆژان کورد داوای ئەوە نەکە کە بڵێ منیش خاکم هەیە وڵاتم هەیە بەشەکەم هەیە تۆ داگیری کردو ئەمێ لێم سەندێتە ئەم ئەوێ پێش ئەو حەدەسە بکەوێت لەبەرەوە هەرگیز سەر ناگەوێتیە وڵی ئەگەر ئەگە وڵاتانی زل هێز ڕێگای من طبعاً مەترسیەکە لەوایە کە دائیمەن خەڵکی سبیل و فەقیر زەرەرمەند دەبێت هەمووی شەڕکە ڕووپەڕە ینی پێشکەوتن و گەڕانەوەیە هەموو شتەکان ئەکێتە سەر مەسەلەی پەیمان بەستن لەگەڵێکە معاهدات و ئیتیفاقیات لەبینی خوانە مەسەلەکەش تەنها مەساڵح هیچی کە مەسەلە ئەوە نییە بڵێ وڵا ئەمە ئەوێ وڵاتی ئەوێ بۆ خۆشەویستی بۆ خەڵکەکەی ئەو مەمتیقەیە ئەو خەڵکە قەت حەزیان نییە جاری کە بچنەوە ژەڕڕکێبی دەوڵەتی تورکیا چونکی ئەو زەمانە جیا بوو ئەم زەمانە جیایە